پەڕان لە دوای پەڕە بە هەزاران گوڵی سوور دەبنا ڕووبارێک ئەمە داهێنانی شێوەکارێکە لە لۆس ئانجلوس مارکۆس لۆتینز بۆ ڕێزلێنان لە سەدان هەزار خەڵک لە ئەمریکا کە بەدەست کۆرۆنا و گیان لە دەستدانی ئازیزانەوە ئازاریان چەشتووە. You can feel the grief around you. دەتوانیت هەست بە ئازاری دەوروبەرت بکەیت کە لە سەرتاسەری ئەمریکا و لەسەر ئافتی تاکیش لە بەرەوەی کەسێکی ئازیزیان لە دەستداوە. گرفتێکی تریش لە بەرەوەی ناتوانن منداڵەکانیان بنێرە قوتابخانە تا لەگەڵ هاوڕێکانیان بن یان کار و ماڵەکانیان لە دەستداوە. کاتێک هونەرمەندەکە دەستی بەم پرۆژەیە کرد ژمارەیەکی کەمی قوربانی کۆڤید-19 هەبوون بەڵام لەگەڵ زیادبوونی ڕێژەکە ڕووبارە سوورەکەش گوڵی زیاتری دەوێت. لە ناوچەی لۆس ئانجلوس زیاتر لە 18500 کەس بە کۆرۆنا جانیان لە دەستداوە. مارکۆس لۆتینز هونەریەکەی جێگای خۆی لە گۆڕستانی هالیوود فۆرێڤەر دۆزیوەتەوە. Roses are used in cemetery. گوڵەکان بەکاردێنن بۆ سەر گۆڕەکان لە کاتی بە خاکسپاردندا گوڵی سوور سمبولی ئازایەتیە زۆر جاریش دەدرێت بەو سەربازانەی کە لە جەنگدا دەگەڕێنەوە. خەڵک دەتوانن بچنە پاڵ پرۆژەکەی لە ڕێگای دروستکردنی گوڵەوە. They're made by hand and the بەدەست دروستکراوە کاری دەستی ئاسوودەی بەخشە نەک تەنها بۆ ئەو خێزانانەی کە کەسێکیان بەهۆی کۆڤید-19 لە دەستداوە بۆ ئەو منداڵانەش کە لە قوتابخانە ڕێگەیان دراوە کارێکی وا بکەن و ببن بە بەشێک لە پرۆژەکە. هەموو پێداویستیەکان و ڕێنمایەکانیان هەیە بۆ دروستکردنی گوڵ دوای ئەوەی دروستی دەکەن دەیهێننەوە بۆ قوتابخانە. پرۆژەکەی مارکۆس هەمومانی کۆکردوتەوە و زۆر جوانیشە. لە چەند مانگی داهاتوودا هونەرمەندەکە بە سەدان خۆبەخشی لە سەرتاسەری ئەمریکا دروست کردووە بۆ گەیشتن بە کۆکردنەوەی 9 ملیۆن گوڵی سوور. یەحیا بەرزنجی دەنگی ئەمریکا.